إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. خێزان و ئوسرە یەکێکە لە قەڵا زۆر گرنگەکانی ئومەتی ئیسلامی کە ئومەتی ئیسلامی سێ قەڵای هەیە: قەڵای خلافەتی ئیسلامی و قەڵای ئوسرە و قەڵای دڵ. ئوسرە لە هەموو کۆمەڵگا و مجتەمع و ئاین و پەیڕەوێکدا کۆمەڵێ بنەمای هەیە بۆ دامەزراندن، هەرچۆن لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا کۆمەڵێ بنەما و یاسای تایبەت هەیە بۆ دامەزراندنی. ئەوەی کە مەبەستمە ئوسرەی ئیسلامی لە غەیری ئوسرەی ئیسلامی جیا ئەکاتەوە، بریتیە لەوەی هەموو ئوسرەکان باز لە ژیان ئەکەن، باز لە ئێرە ئەکەن، باز لەسەر مادەیە. ئوسرەی ئیسلامی و خێزانی ئیسلامی باسەکە لەوە دەرئەچێ کە پەیوەست بێ بە حەیاتی ئینسان و ژیانی ئینسانەوە. لە دوای مردن خێزانەکان پەیوەندیان لەگەڵ یەکترا ئەمێنێ. ئەمەوێ ئەمڕۆ لە خزمەتتانە باسی ئەو پەیوەندیانە بکەم کە لە شەریعەتە باس کراوە کە لە دوای مردنی ئینسانەوە ئەو پەیوەندیە چۆنە و بە چ شێوازێکە. پیاوێک کاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی: دایکم وەفاتی کردووە و ڕۆژوو قەرزارە، ئایا ئەکرێ من لە بری دایکم ڕۆژوەکان بگرمەوە؟ فەرمووی: فدين الله أحق بالقضاء. قرزي خوا جل جلاله أحق ترى بويك إنسان بيداته. تو دوستك وفاتي كردو ناتواني الرجل بربقريته، بلام أسرة وعائلة كبيكوان هندك كان أتوانا بو هندك تريان رجل كان قضاكن، وحتى للرواياتك هاتوا فرمي خشكيكم وفاتي كردو فرموي برو قرزەکەی بۆ بدەرەوە و ڕۆژەکانی بۆ بگرەرەوە. ئەولادەکان بۆ دایک و باوک، دایک و باوک بۆ ئەولادەکان، بەراو خوشەکان وەکو زانایان ئەفەرموون حتا لەم عیبادەتانە لە دوای مردنیش ئەو ڕەبط و عیلاقە و پەیوەندیە ئەمێنێ ئەکرێ هەندێکیان عیبادەت لە بری هەندێکی تریان بکەن، واتە قەرزەکانیان بۆ بدەنەوە. لە ڕیوایەتێکە هاتووە فەرمێم کەسە قەرزاری ڕۆژووی ڕەمەزان نەبوو، قەرزاری نەزر بوو، نەزرێکی کردبوو، ئەولادەکانی هاتن لە بری ئەو نەزرەکە و قەزاکەیان کردەوە، ڕۆژەکانیان گرت. یەک مەشهەدمان هەیە لە قیامەتە، عائیلە مشەوەش ئەبێ و تێکەچ، خێزان تێک ئەچێ لە یەکتر ڕائەکەن، تەنها یەک مەشهەد. زۆر کات ئەو مەشهەدەمان بۆ باس کراوە. ئیتر مەشاهیدەکانی تر هەمووی ئولفەت و خۆشەویستی و مەحەبەتە لە نێوانە، شەفاعەتکردن بۆ یەکتر و ڕێزگرتن یەکترە لە قیامەتە. ئەو مەشهەدەی کە هەمووان لە یەکتر دوورەکەونەوە، مەشهەدی ڕۆژی محاسبەیە لە قیامەتە کە رب العالمین ئەفەرمێ: فإذا جاءت الصاخة يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه. کە ڕۆژی قیامەت دێتە پێشەوە ئەو زەحمەتەی ئینسان نازانێ مەساری بۆ کوێ ئەڕوا، لە برای ڕائەکە، لە دایک و باوکی ڕائەکە، لە خێزانی ڕائەکە، لە ئەولادەکانی خۆی ڕائەکە. ئەوێ بە تاقی تەنها بێ، بەشکم هیچ شتێکی کەسی بەسەرەوە نەبێ ئەم لە ڕزگار بووان.
هەر ئەوەندە موژدەی ڕزگاربوونی درایە ئیترش سیستەمێکی تر دەست پێ ئەکە. یەکێک لەو شتانەی کە لە ساحەی مەحشەرە عائیلە و خێزان ئەو پەڕی مەحەبەت لەگەڵ یەکترا ئەنوێنن بەریتێ لە مەسەلەی شەفاعەت. ئەم کەسە هەر زانی خۆی ڕزگار بووە یەکسەر بیر لە خزم و کەسوکاری ئەکات. بۆیە خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم لە باسی شەهیدە ئەفەرمێ شەهید شەفاعەت بۆ 7 کەسەکە لە خزمە نزیکەکانی. شەهید پلەیەکی زۆر بەرزە لە ئیسلامە، 7 کەس لە خزمە نزیکەکانی شەفاعەتیان بۆ ئەکە. لە ڕیوایەتێکە ئەفەرمێ ئەو مناڵانەی کە وەفاتیان کردووە و پێش باڵغ بوون یا بە دینداری و خواناسی ڕۆشتون و ئێرەیان بەجێهێشتون، ئەفەرمێ لە ڕیوایەتێکە ڕەب العالەمین ئەمر ئەکە ئودخولوا الجەنە، هەمووتان بچنە بەهەشت پێکەوە. ئەڵێ تۆزێک ئەوەستن و ئەڵێن یا ڕەبەنا حتى يدخل آباؤنا وأمهاتنا، حتى وەکو باو باپیر و داپیرەکانیشمان نێن ناتوانین بڕۆین. ئەفەرمێ لە ڕێوەتەکە جاری دووەم ڕەب العالەمین ئەمریان پێکە کە بڕۆن، کە ئەڕۆن هێواش هێواش ئەڕۆن کە ئەنەما ئیبایەک لە دڵیانە هەیە. ڕەب العالەمین ئەفەرمێ عەبدەکان بۆچی بەم شێوازە ئەڕۆن؟ ئەڵێن یا ئیلاهی وەڵڵاهی باو باپیرمان داپیرەکانمان تا سەرەوە. ئەفەرمێ ڕەب العالەمین لە کۆتایی فەرمایشتەکە ئەفەرمێ ئودخولوا الجەنەتە ئەنتم وئاباؤکم، خۆشتان و باو باپیریشتان هەمووتان پێکەوە بچنە ناو بەهەشتەوە. واتە هەر ئەوەندە کەسەکە ڕزگار بوو ئەم مەحەبەت و ئولفەت و خۆشەویستی و دینداری و ئەم ئالوودەیی ئێرە لەوێ دەست پێ ئەکات. تەنها لە یەک مەشهەدا لە ڕۆژی قیامەتە خەڵک ڕائەکە لە یەکتر لە مەشاهیدەکانی ترە. ئەم ئوسرەیە ئێرە زۆر گرنگە. بۆیە گەنجی بەڕێز ئەبێ دایک و باوکی خۆتە زۆر خۆش بێ، براو خوشکی خۆتە زۆر خۆش بێ، خزم و کەسوکاری خۆتە زۆر خۆش بێ. ئەبێ ئەمە هەمومان پێکەوە هەوڵ دەین ماڵی ئێرەمان کردبێتە بەهەشت، بەهەشتی ئەو لاشمان بەدەست هێنابێ. ئێمە ئوسرە کاتێک کە دروستەکەین خێزان دروستەکەین بۆ ئەم 4 ڕۆژەی ئێرە نییە پیاوێک ژنێک بێنێ و هەندێ مناڵی بێت و لە دنیا نا. هەموو یەکێک لەم مناڵانە کە سەیریان ئەکەی ڕۆژی قیامەت و ناو بەهەشتە بیرکەوێتەوە کە پێکەوەن، شەفاعەتی ڕۆژی مەحشەرێ بیرکەوێتەوە کە شەفاعەتێ بۆ ئەکەن. دایک و باوک بۆ مناڵەکان شەفاعەت ئەکەن، خزمەکان لە بین یەکترە، خۆشەویستان لەگەڵ یەکترە. بۆیە ئوسترەی ئیسلامی خێزانی موسڵمان خێزانێک کە ڕەبتی نییە بە مردنەوە بڵێ لە مردنا کۆتایی دێ، لە مردنا بەرنامەیەکی تر دەست پێ ئەکا، ژیانێکی تر دەست پێ ئەکا. ئەفەرمێ ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ هەندێک گوناهی ئینسان هەیە بە کۆڵیەوە لا ناچێ ئیلا بە داواکردنی وەچەکانی نەبێ. وەچەکانی کاتێک ئەڵێن خوایە لە باو و باپیرمان ببووری، تەبەن ئێمە هەموو کاتێک لەوە چێت لە دوعایە بڵێن خوایە لە دایک و باوکم ببووریەوە غەڵەتە. دوعا بۆ باو و باپیرت کە بۆ سەرەوە بۆ هەمویان، کە دوعاش بۆ مناڵت ئەەکەی تەنها مناڵی خۆت مەبینە، زوڕیەتەکانت تا ڕۆژی قیامەت هەموو ببینە. دوعا بۆ هەردوو سەر بکە بە گەورەی. لە دەقەکانی قورئان و سنەتی شەهر ئەوهایە ئینسان کە دوعا ئەکا تەنها دایک و باوک ناڵێ، ئابا و ئومەهات ئەڵێ. زۆر مەشاهید هەیە لە قیامەتە کە وامان لێ ئەکا ئێمە پێکەوە ئەم ئوسرەی ئێرە و ئەم ماڵەی ئێرەمان خۆش بێ، چکە بۆ ئەوێ سوودی هەیە، بۆ دوای مردن و بۆ ناو بەهەشت سوودی هەیە. گریمان لە ساحەی مەحشەر تەجاوزمان کرد چوێن ناو بەهەشت. لە ناو بەهەشتە پلەکان جیاوازە، باوکی وا هەیە زۆر خواناس بۆ پلەی زۆر بەرزە، ئەولادەکانی پلەیان نزم یان بەعەکسەوە. ئەولادی وا هەیە زۆر ساڵحە پلەی زۆر بەرزە، دایک و باوکی پلەکەیان زۆر نزمە. بۆیە ئەفەرمێ هەندێک کەس هەیە ئین الرەجل لا يرفع درجته في الجنة، پیاوی وا هەیە لە بەهەشتا زۆر دەرەجەی بەرزەکرێتەوە، سەری سوڕ ئەمێنێ، ئەم حیساب و کتاب و هەموو شتێکی لەگەڵا کراوە ئەم پلەیە نییە. پرسیارەکە ئەنە هذا پێ ئەوترێ باستیغفاری وەلەدیکە لەک، مناڵەکەت داوای لێبوردنی بۆ کردووی تۆ وردە وردە بەرز بوویتەوە لە ناو بەهەشتا، کەوابوو پلەکانی ناو بەهەشت ڕەبتی بە دنیای ئێمەوە هەیە، ڕەبتی بە دوای مردنمانەوە هەیە، لە بەهەشتا پێکەوە بەرز ئەبینەوە. ئەو کەسەی ئەو مناڵێک کە قورئان خوێنە، یەکێک لەو فەزڵانەی کە پێی ئەدرێ
بۆیە زۆر گرنگە دایک و باوک وەلەو کەمێکیش بێت لە قورئان جوهدی کردبێ مناڵەکەی خستبێتە سەر قورئان. دوو حولەی زۆر جوان، دوو عەبای زۆر جوان ئەکرێتە بەری دایک و باوکی خۆیان سەریان سوڕ ئەمێنێ لە جوانی. بۆچی ئەمەمان پێدرا بئەخذی وەلەدیکما القورئان، مناڵەکەتان دەستی گرت بە قورئانەوە، قورئانی لەبەر کرد، لە خزمەتی قورئانە بوو، ئەی خوێندەوە، تەدەبوری ئەکرد و تێ ئەفکری، ئێوە ئەم ڕەحمەتەوە ئەم بەزەیەتان بەسەرا دابارە. لەناو بەهەشتا پلەکان ئەگەنە ئاستی یەکتر. ئەم ئاەتە پیرۆزە کە ئەفەرمێ والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم. ئەو کەسانە کە ئیماندارن و ئەولادیشیان ئیماندارن هەمویان لەناو بەهەشتا ئەچنە پلەی یەکتر، ألحقنا بهم ذريتهم، دانابەزن بەرزە بنەوە ئەوانەشی کە نزمن، هەمویان ئەچنە یەک ئاست بۆی ئوسرەکەی ئێرەیان تێک نەچێ و خێزانداری و ماڵداری ئێرەیان تێک نەچێ. ابن القيم رضا ورحمة خواه لێبێ کتێبێکیە بە ناوی حادي الأرواح إلى بلاد الأفراح. حادی بە معنای گۆرانی بێژی وشترەکان دێ، واتە ئاوازی ڕۆحەکان و گۆرانی ڕۆحەکان بۆ بلادی ئەفراح، ئەو شوێنەی کە هەرچی فەڕاح و خۆشیەتی کە بەهەشت. لەوێ ڕێوایەتێکمان لە ئیبن عەباسەوە بۆ نەقڵ ئەکا، ئەفەرمێ ئینسان کاتێک کە ئەچێتە بەهەشتە و پلەی خۆی ئەبینێ هەر ئەوەندە چاوی کردەوە، یەکسەر پرسیار بۆ دایک و باوک و باو و باپیرێک، پرسیار ئەکا ئایا ئەوان لەکوێن، چیان لێ هاتووە، پرسیار بۆ خێزانی ئەکا، بۆ مناڵی ئەکا، بۆ براکانی ئەکا. ئەفەرمێ پێی ئەڵێن ئەوان پلەکانیان نزمترە، جمعان ئەتوانن یەکتر ببینن. ئەفەرمێ یا ئیلاهی واللهی عملەکەی من حەز ئەکەم لێی کەم بکەیتەوە تا بگەمەوە ئاستی ئەوان. رب العالمین ئەفەرمێن نە، فەضلی من ئەوهایە عملی ئەوان بەرزەکەمەوە تا بگەنە ئاستی تۆ، هەمویان پێکەوە هەمویان پێکەوە ئەچنە یەک ئاست و لە بەهەشتا لە یەک مستەوایە ئەبن. ئەم وتارەم بۆی عەرزکردن. ئەمڕۆ جیهان جیهانی مادیگەراییە، ئێمە وا تەسەور ئەکەین هەموو شتێک بۆتە مادە. ڕۆح لە ماڵەکانە خەریکە ئەتۆرێ، کورە ئێمە ئومەتی ڕۆحین، ئومەتی خۆشەویستی و مەحەبەتین. ئەو مەحەبەتەی لێرە لە خێزانەکە دای ئەمەزرێنین، لە دوای مردن و لەناو بەهەشتا سوودی لێ وەرەگرین. بۆیە ناکرێ بەم ساردی و بەم کرس و کاڵێ لەگەڵ یەکترا مامەڵەکەین، لەگەڵ باوکو دایکتا وەها مامەڵەکە کە ئەمانە شەفاعەتکاری ڕۆژی مەحشەرتن. ئەی گەنج باوکو دایکی بەڕێز وەها مامەڵەکە لەگەڵ مناڵەکەتە کە ئەمە شەفاعەتکاری ڕۆژی مەحشەرت. احتیمالە هەتا تۆ ئەمری مناڵەکەت باش نەبێ، مردنی تۆ گەڕانەوەی مناڵەکەت بێ ژیانێک بگۆڕێ بە بارێکی ترە، ئەو کاتە ئەبێتە شەفاعەتکاری تۆ لە ڕۆژی مەحشەرە. هەر یەکێک لە ئێمە پێویستی بەم بیرکردنەوە ڕۆحی ئیمانی هەیە لە ماڵەکەیە. مامەڵە لەگەڵ مناڵەکەی خۆتە ئەکەی مامەڵەیەکی ڕۆحی لەگەڵاکە. ئێمە مادەمان زۆر جوان بۆ ماڵەکانمان ئەمڕۆ، بۆ مناڵەکانمان، بۆ خێزان تەرتیب کردووە. لەو ئەچی هەوڵماندا بێ سفرەیەکی ڕازاوە جلوبەرگی جوان و مناڵەکە سەلاجە ئەکاتەوە نەزانێت دەستبەرێ بۆچی ئەوەندە شتی جوانی تیا بێ و کە قاتەکەی تاکی قاتی ئەکاتەوە نەزانێت چی لەبەرکە ئەوەندەی تیا بێ. بەڵام ئایا چەندێک دۆڵاب و سەلاجەی ئیمانیمان بۆ کردوونەتەوە کە بێت ڕۆحی تایە سوود وەرگرێ. ئەبەم نەزەریەتەوە لەگەڵ مناڵە مامەڵەکی. بۆیە کاتێک کە بەم شێوازە مامەڵەت کرد دڵنیا بە تۆ ئوسرەیەکدا ئەمەزێن و خێزانێکدا ئەمەزێنی بە شوبوهاتی شەهەواتی کافران لە خشتە ناچێ. کافران هەموو جوهدی خۆیان کەن و ئێرەیان تۆزێت تێکدا. چی ئەکەن لە دوای مردنمان؟ چی ئەکەن لە ساحەی مەحشەرمان و مەحەبەتمان لەوێ؟ چی ئەکەن لەوەی کە ئێمە لەناو بەهەشتا لەگەڵ یەکترا یەک ئەگرینەوە و یەک ئەبینەوە؟ بۆیە هەموو جوهدی کافران ئەمڕۆ بۆی ئوسرە و ماڵەکان تێک بدە. لە وتارێکە عەرزم کردوون یەکەم قەڵای موسڵمانە کە خلافەتی ئیسلامیە ڕوخاندویانە، هێرش لەسەر قەڵای دووهەمە، ئەیانەوێ ئوسرەکانمان تێک بدەن. بەڵام ئوسرەی ئێمە و خێزانی ئێمە زۆر لەوە گەورەتێکە بە کافران تێکچێ. دوای مردن کاری ئێمە دەست پێ ئەکا، دوای مردن ئیشی ئێمە دەست پێ ئەکا. بەخوا ئەگەر لەمەیە شکاین هێرش بۆ قەڵای دڵمان ئەهێن. بۆی ئەبێ کەسی ئیماندار زۆر بە وریایی مامەڵەکە گەشتی ژیانی خۆی لەگەڵ مناڵەکانیە گەشتێک نەبێ لەگەڵ مردنیا کۆتایی پێ بێ، گەشتی وەفا بێ، گەشتی خواناسی بێ،
چەند شیرینە کەسێک بچێتە سەر گۆڕی باپیرە گەورەی نەنکی بیان دۆزێتەوە بچێت دوعایەکی خێریان بۆ بکە بپارێتەوە لە ڕەب العالەمین چەند شیرینە گەنجێک دەست بەرزەکاتەوە بەو باپیری خۆی بیر ناکە وەچەکان و ذوڕیەتی خۆی بیر ناکە لە دوعایە بۆیە ئێمە ئیماندار لەناو ئەم ململانێ قوڵە جیهانیی کە ئەمڕۆ هەیە ئەبێ شێوازی بیرکردنەوەی خۆمان گۆڕی بێ ئەوان هەموو ئیشێک لەسەر تێشکانی مادەی ئێمە ئەکەن بەڵام لە معنای ئومەتی ئیسلامیە هیچیان پێ ناکرێت دەستەوسانن ئەم معانیانەی کە لە خێزانی ئومەتی ئیسلامیە هەیە لە هیچ بەرنامە و فکرێکی ترا نییە داوا ئەکەین و ئەپاڕێنەوە ئەلاڵێنەوە خوای گیان داوا لێکەین بەناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت دڵمان ثابت کە لەسەر دینەکەت یا رب العالمین خوای گیان خێزان و مناڵەکان و ئوسرەکانمان پارێزراوکە یا رب العالمین خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت قەڵای گەورەی خلافەتی ئیسلامیمان بۆ بگێڕەوە یا رب العالمین خوای گیان ئەم عەبدانە هاتوونتە ماڵەکەی تۆ بەخوا ئەمانە ئەم سرە بەرزە جوانەیان ناخەنە سەرزەوی تەنها لە پێناوی تۆیان نەبێ ئەمانە پشتیان نەوی ناکەن لە حوزوری هیچ کەسێکە تەنها لە حوزوری تۆ بارەگای تۆیان نەبێ ئەمانە دەستی زەلیلیان بەرز ناکەنەوە تەنها بۆ لای تۆ نەبێ دایا ئیلاهی ئەمانە بە دڵێکی زۆر گەورەوە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ دوعاکانیان گیرا بکە دەروی خێریان لێ بکەرەوە شیفا بۆ نەخۆشەکانیان بنێرە تایبەت ئەوانی داوایان لێ کردوون یا رب العالمین یا ئیلاهی ئەویان کەم ڕزقی حەڵاڵی زیاد کە ئەویان لە مصیبەتە ڕزگاری کە ئەویان کێشەیەکی لێ بۆی چارەسەر کە یا ئیلاهی تۆ وەلی ئێمەی یا رب العالمین گرفتەکانمان بۆ چارەسەر کە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام ئی بەرنامە شیرینە یانەش پێ ئێمە فرە جوان مەرزنانەرە ئێمەی ئیماندار ئوسرەکێمە یانەکێمە تەنها سەر و مادیگەرایی نەمەرزێنێرە ڕۆح تەحەکوم کەرۆ چەنەشە ڕۆح بەرزی چەنە ژوینەری و جەسوچێوەنە دلێ یانەکان ئەگەر کافرێ دنیەگەر کۆباوە گەرەکشا بە ئومەتی ئیسلامی ماڕە مەتاوە ڕۆح و ئومەتی ماڕە ممکنە جەڕوو مادەی و ماڕەمە ئێمە خلافەتی ئیسلامی قەڵێوە گەورەنە ماڕێنەشە چەند ساڵن هێشتا ئومەتی ئیسلامی ئینا قووەت وێشن چونکە ئومەت هەر قەڵێوەی چژمەڕیۆ ڕۆح چەنەژمەنەوە دلێ قەڵاکێن قورئان و سوننە چەنەژمەنەوە کە ئینسان دەسش گێرەوە یانێکە ئێمە دروستی ماکردن یانی نییە تا مەردەی و کۆتایی شابێ دما و مەردەی ژیانێوەتەر و یانەکە و عایلەکە دەست بە نەکەرەوە ملمی خزمەت و قورئانی پیرۆزی فەرماوە جنات عدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم قلت بيو ملاد لبهشتي ملاد جنات عدن كيملو كسم ملو هرش كسيش خاص بو جبا و باپیر و جخيزان و جذريات و زاولكاش تاوار چسر آباء چوار ذريات قلت بيو دلي بهشتي نكوباو والملائكة يدخلون عليهم ملائكة قرلا يورا ما من كل باب ملا جورو بأي أسرية بأي عائلة قورية پناشا ماچا سلام عليكم بما صبرتم سلام خواه تاوانا و صبر تاگر آرام تاگر خواناسی تاگر دنیانا اینا پاداشتا کشاکا ویندش یان ملائکت بردوام سر و زمین یو دعا چنی پی اما کرده پیا خاصی و فرماو که دعا تا کرده دعا و ملائکی کرده پیویتا اما که دعا کرده ما اسمی خواه اجا آوتاته ما وجبی بلام دعا و ملائکی پاسنین نینا یا ما اسمی خواه اجا کرکیم جا کناچکیم نه فرموا ربنا وأدخلهم جنات عدن التي وعدتهم ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم خواهي جان وزا شابهشت آبهشتيك وعد الدين بنا ملائكة فرموا دعي كرا
هەر کەسێ خاسە جە باو باپیریشە جە خێزانەکاشە جە وەچە و زاڕۆڵەکاشە چۆ مەرجە تەنها زاڵەکێت وەچەکەڵ تا ڕۆ قیامەتی هەر یۆشا خاسیەوە کەڕ و خاسەکە مێوە سەر پێیت بۆچی فرە و دەرەجاتی هەن کە ئینسان بەرز بەوە پەنەش بەهەشتەنەوەش مەزانۆ چی تەماشەکەرەوەی و جە زوڕیەتەکەش دوورۆ دما و حەو پشتە دە پشتە ویس چاکەنە تەماشەکەری و خواناس دوعای وەشکردێنە ئێڵ چێگە خوا دەرو خێری ژوە نەکردە ئێمە فرە مهمە کە حیات وێمە سەر و ئینێ بنیاد بنێن خوا ناسیەوە کەرمێ یانەکەمە تۆکمە کەرمێ بە معنەویەت بە ڕۆح هەتاکو تاومێ دەلێ ئی فەساد و فتنە و کە کافرە دروستکردن ئارۆ جیهانی ئیسلامینە هەم ڕزگارما بۆ هەم تاوێمێ هەنگامێ فرە گەورەی بنێمێ پەی ئایندێوە فرە دوور و گەورەی ئایندێوە ساڵ و دو ساڵی نا ئایندێوە دلێ بەهەشتی نەیەکتری وینمێوە و دلێ بەهشتی نەیەک گێرمێوە ئەگەر ئینسان زاوڵەکەش پێسە پەروەردەکەرەوە پێسە مامەڵەکەرەوە چەنیشە هەریۆ جەزاوڵەکاڵی با لا ڕێیچکەرەوە تەماشەکەرە ڕووی جەڕوان ئەئی نەبوو بە شەفاعەتکار و تو پاشێوازە مامەڵە چەنیکەرەوە هەوڵدە یان گەنجێوە کە ئاوتاتە ژوینۆ یا بابا ژوینۆ یا بەرزتەر وینۆ کاتێک کە مامەڵەشا چەنیکەرەوە مامەڵەوە خواناسانە و دیندارە و معنەویان یان کاتێک کە ملۆ سەر و قەبرە و یۆیشە زانۆ چەنی ملۆ و پەی چێشی ملۆ چه هەدەفێوەشەنەوە چه دوعێوە کەرەوە ئێمە ڕەنگە فرە گوناهێما با کە مرمێ وەچمان مەزانمێ وردە 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 دە بەهۆ وەچەکاماوە زڕێتەکاماوە کاتێ زانی خۆی گەورە دەرو خێری کەرەوە ئی کەسە بە یۆجە زڕێتەکا وێش خوا دەرژوە نەکەرەوە عەفوەش کەرەوە بەزەی وێژ مجۆ ملشەر خوا گیان داواوە نەکەرمێ ئەچی دنیانە سەر و مەحەبەتی کۆماکەرەوە یا ئیلاهی کەرەما بە شەفاعەتکارێ پێ یەکتری ڕۆ قیامەتینە یا ئیلاهی بەهەشتەنە یاو نەماوە قەوم و کەسوکاری ما یا رب العالمین وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله